سەرەرای هەموودۆخانە هەموارە لەسەر پرۆسەی خوێندندا هاتوانیوە وەرزی یەکەمی خوێندن سەرکەوتووی تەواوبوونی پیرۆزبایی ئەم سەرکەوتنە لە خۆمان و ڕەفتاری خۆشەویستەکانمان دەکەین. من مدرسة البان اسمع لطفلك مستقبلا زاهرا. بان بکە بە دەستپێکی سەرکەوتن بۆ منداڵەکەت لێرەوە بەرەو هەنگاوی باشتر. We started at Ban Private School and we finished the first semester successfully with a motto of one book, one pen, one child, and one teacher can change the world. بۆ گەیشتن بە خولیا و خۆنەکانت هەنگاوەکانت لە قوتابخانەی بان دەست پێ بکات. ئێمە لە قوتابخانەی بان ئایندەیەکی گەشتمان بۆ قوتابیەکانمان فراهەم کردووە.